هەرسێنانی شۆڕش لە 1970 بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە یعنی شتێکە زیانێکی زۆر گەورەی لە کورددا پێم وایە ئەم هەلەش کە هاتە ئاراوە قەرەبوو ناکرێتەوە تا 56 ساڵی تر بەڵام ئەکرێت ئێمە کار بکەین بۆ ئەوەی ئاساوار خراپەکانی ئەم ڕەتکردنەوەی نامەکە و ئیدارەی خراپی مەسەلەی ڕیفراندۆم کاری بۆ بکەن بۆ ئەوەی ئاساوارەکانی وەردەوەردە کەم بکەینەوە و نەهێڵدرێت و بەدڵنیایە یەکێ لە مەسەلە لێکەوتە هەرە خراپەکانی پرۆسەی ئەو کاتەی ڕیفراندۆم ئەوە بوو کە کێشەیەکی زۆر لە نێوان دەوڵەتانی ناوچەکەیە هەبوو ئێمە هەمومان یەک خستنەوە وامان کردن هەمویان ببن بە یەک بەرە دش بە ئێمە بۆ نمونە ئێران و ئەمریکا ئەزانین چەند توندن لەسەر بەرامبەر بە یەکتری هەمویان یەک هەڵوێستیان هەبوو بەرامبەر بە ئێمە ئەو کاتە ململانەیەک هەبوون ملایەنی سیاسی هەبوو لە نێوان تورکیا و لە نێوان ئێران بەتایبەتی لە ناو سووریا لەسەر ئەم مەسەلە یەکیان گرتووە دژی ئێمە تەنانەت عێراق لەگەڵ تورکیا کۆمەڵێک کێشەی هەبوو یەکیان گرتووە دژی ئێمە هەموو دوژمنەکانی خۆمان یەک خست و کارێکی وامان کرد دوژمن هێزە نێودەوڵەتیەکانیش و هێزە ناوچەیەکان هەمیان بەرەیەک دروست بکەن دژی ئێمە یەک دیاردەی زۆر سەیریش هەبوو لە مەسەلەکە ئەوش ئەوەی لە هەرێمی کوردستان پەیامەکان بە وردی نەئەخمێنراوە بۆ نمونەکە وەزیری دەرەوەی وڵاتێک ئەهاتە سەر شاشەی تەلەڤیزیۆن ئەیوت ئێمە لەگەڵ ئەوەدا نین کە هەلومەرجێکی گونجاو بۆ ڕیفراندۆم لە عێراقا هەبێت و کورد لە عێراق جیا بێتەوە و هەلومەرجەکە باش نییە و پشتگیری ئەم پرۆسەیە ناکەین ئەم پەیامێکی ڕوون بوو کە ئێمە پشتگیری ئەم پرۆسەیە ناکەین بەڵام لە هەرێمی کوردستان بۆ جۆرە لێک ئەدرایەوە کە ئەمرێ پسراوە هەرە بێ وا بڵێن چونکە ناتوانن بڵێن بەڵێ ئێمە ئەمانەوێت عێراق پارچە بکەین یان پەیامەکە بە هەڵەوە ڕێگیرە ئەمان وایە نەوت و ئێمە تەفسیری ئەومانە کرد کە بەڵێ ئەمان وا ئەڵێن بەڵام ڕێیەکی تریان هەیە کە ڕایان نەگەیاند و ئەویش ئەوەیە کە ئەوان پێیان باشە عێراق پارچە بێت و پشتگیری پرۆسەکەش ئەکەن